ئایا حەز دەکەی ئەجر و پاداشتی حەج و عەمرەیەکی تەواوت بۆ بنووسرێ؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێ: من صلى الفجر في جماعة ثم قعد يذكر الله تعالى حتى تطلع الشمس ثم صلى ركعتين كانت له كأجر حجة والعمرة تامة تامة تامة. واتە هەر کەسێک نوێژی بەیانی بە جەماعەت ئەنجام بدە، پاشان دابنیشێت زیکر و یادی خوای پەروەردگار بکات تاوەکو خۆر هەڵدێت، پاشان دوو ڕکعات سونەتی چێشتەنگاو بکات، ئەوە ئەجر و پاداشتی حەج و عەمرەیەکی تەواوی بۆ دەنووسرێت. لەم فەرموودەیە بە کورتی چەند سوودێکی گرنگ باس دەکەین. لە بڕگەی من صلى الفجر في جماعة، لە بڕگەی من صلى الفجر في جماعة فەزڵ و گەورەی نوێژی بەیانیمان بۆ دەردەکەوێت کە بە جەماعەت و بە کۆمەڵ ئەنجامی بدەین، کە قورسترین نوێژە لەسەر کەسانێکی منافق و دووڕوو. پاشان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: ثم قعد يذكر الله تعالى، پاشان ئەو بەندەیە دابنیشێت دوای نوێژی بەیانی خەریکی زیکر و یادی خوای پەروەردگار بێت، حتا ئەو کاتەی کە خۆر هەڵدێت. کەواتە نەک دابنیشی خەریکی مۆبایل بی، نەک دابنیشی خەریکی کاروباری دنیای بی، بەڵکو دابنیشی خەریکی زیکر و یادی خوای پەروەردگار بی، ئەو ئەجر و پاداشتە زۆرە چاوەڕێت دەکات. بەڵام بەداخەوە لە ڕەمەزاناندا بە تایبەتی لە دوای نوێژی بەیانی خەڵک دادەنیشێ، مۆبایلەکەی بەدەستەوەیە خەریکی مۆبایلە، یاخود دانیشتووە مەجلیسی بەستووە خەریکی قسەی دنیاییە، ئەو ئەجر و پاداشتە زۆرەی دەست ناکەوێت. پاشان لە بڕگەی حتا تطلع الشمس ئەوە فێر دەبین کە کاتی نوێژی ضوحا ئەو کاتەیە کە خۆر هەڵدێ و بەرز دەبێتەوە بە ئەندازەی ڕمێک. پاشان ثم صلى ركعتين، ئینجا دوو ڕکعات بکەی، واتە ئەگەر تەنها دوو ڕکعات بکەی ئەوە ئەجر و پاداشتت دەست دەکەوێت. ئەگەر کردە 4 کردە 6 کردە 8 ئەوە لە شەرعدا ڕێ پێدراوە. پاشان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: ئەجر و پاداشتی حەج و عەمرەیەکی تەواوی بۆ دەنووسرێ. مانای ئەوە نییە کە لەمە دووە حەج و عەمرە نەکات، نا، بەڵکو مانای ئەوەیە کە ئەو کەسە ئەو ئەجر و پاداشتەی کەسێک دەچێتە عەمرە دەستی دەکەوێت، تۆ لە ماڵەکەی خۆت دەستت دەکەوێت، کە بێیتە مزگەوت، لە مزگەوت نوێژی بەیانی بە جەماعەت بکەی، پاشان دابنیشی. پاشان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: تامة تامة تامة، 3 جار دووبارەی کردەوە بۆ ئەوەی تۆ تێبگەێنێ ئەو ماندووبوونت بەزایە ناڕوە، کە وازت لەو خەوە خۆشەی خۆت هێناوە، بەیانی ئەو دانیشتوی تاوەکو خۆر هەڵدێ، ئینجا دوو ڕکعات نوێژی سونەت دەکەی. کەواتە ئەی برا موسڵمانەکەم، هەر کاتێک هاتیتە مزگەوت نوێژی بەیانیت بە جەماعەت کرد، پاشان دانیشتی زیکر و یادی خوای پەروەردگارت کرد، پاشان خۆر هەڵات و دوو ڕکعات نوێژت کرد، دڵنیا بە ئەو ئەجر و پاداشتە زۆرە چاوەڕێت دەکات. ئەگەر دەڵێ ماڵ و سامانم نییە ناتوانم بچم بۆ حەج و عەمرە، حەج و عەمرەکە لە شارەکەی خۆتدا هەیە، لە مزگەوتەکەی خۆتدا هەیە، بۆیە تۆش کەم تەرخەمی تێدا مەکە، ئەو ئەجر و پاداشتە زۆرە لە دەست خۆت مەدە.